پێویستە مرۆڤایەتی کۆتایی بە جەنگ بێنێ بەر لەوەی جەنگ کۆتایی بە مرۆڤایەتی بێنێ. چەکەکان داگرن بانگوازی ئاشتی بکەن. Please stop a war for a better life. تکە پاڵپشتی ئەم کەمپینە بکەن وەک هەڵوێستێکی مرۆڤانە لە ڕێی هاشتاگی A Firewall to Arms. پاڵپشتی ئەم هەڵمەتە بن بۆ نەهێشتنی جەنگ. تکایە پاڵپشتی ئەم کەمپینە بن بۆ نەهێشتنی جەنگ لە ڕێگەی هاشتاگی تۆڕە کۆمەڵایەتەکان. هەڵمەتی بەرەنگاربوونەوەی جەنگ. تکایە چەکەکانتان لابن با چیتر مناڵان بێ باوەک نەبن. بانگوازی ئاشتی بکەن لە ڕێگەی بڵاوکردنەوەی هاشتاگی A Firewall to Arms.